لە سەرجەم پارێزگا و شارەکانی هەرێمی کوردستان ئامادەکاری دەکرێت بۆ پێشوازیکردن لە گەشتیاران بە تایبەتی کە ئێستا هەم نزیکی جەژنی قوربانە گەشتیارێکی زۆر سەردانی هەرێمی کوردستان دەکات هەمیش کەش و هەوا لەبارە بۆ ئەوی بیانەوێت لە هەندێک ناوچەدا بە تایبەتی لە ناوەڕاست و خواروی عێراقەوە بیانەوە بێن بۆ هەرێمی کوردستان ئاو هەواکەی جیاوازە فێنێکترە بەهۆی هەبوونی کۆمەڵک هاوینە هەوار و شوێنی تایبەت بە گەشت و سەیران بۆ مەبەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڕێوار محەممەد گوتەبێژی گەشت و گوزاری دوهۆک دەکەین لە دوهۆکەوە لەگەڵمان دەبێت با بزانین پلانی گەشت و گوزاری دوهۆک چۆنە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران. کاک ڕێوار سڵاوت لێبێت چەند ڕۆژێک ماوە بۆ جەژن ئێوە پلانەکانتان چۆن داڕشتە بۆ پێشوازیکردن لە میوان و گەشتیاران کە سەردانی پارێزگای دوهۆک دەکەن. بله اف دمتا و دمی همی بینارد کردستان 24 باش بیتن وکو ریوبریا گشتیا گشت و گزاره لپارزگه ها دهو که پلانکا درشخان دانه بوی چنده کو بردام ده هر 4 ورزن سال دا پیشوازی و خدمت کردنوان گشتیاران بکتین کو سردان پارزگه ها دهو که بکن پارێزگە هادوو کە سروشت هەرێما کوردستانی بشێوەیەکی گشتی یە گونجایەکوت هەر 4 وەرزن ساڵێدا گەشتیار قەز بکەنێ هەکەم بەحس لە وەرزە هاوینێ بکەین کو دوان هەفتیان دوماهیەدا کو ئەزمونێن قوتابیان دوماهی هاتینە هەروەسا بلندبوونا پلێن گەرمێ بووە ئەگەرێکی دی کو ڕێژە هاتنا گەشتیاران بۆ پارێزگە هادوو کە بەرەفزێدەبوونێ بە بچیتن ئەف ساڵەدا بشێوەیەکی گشتی حتا دوماهیە هەیوان نیسانێ نزیکی 800,000 گەشتیاران سەردانا پارێزگە هادوو کە کریە بگومان بۆ هەربتری ئەوان گەشتیارن کو سەردانا پارێزگە هادوو کێژیتکەن ئەو گەشتیارە نیەن کۆژ پارێزگەهن ناوەڕاست و ژێری عێراقی و باژەڕی میسل تێنەت ناو پارێزگە هادووکێدا بەلێ بزانێتمەت ئەف ساڵەدا خورتر لێ هاتینە تایبەتی گەل کۆمپانیەن گەشتیاریên باکوورê Kurdistanê û welatê Tirkiya bi şêweyekê giştî ev sala em dê hemî bizavankeyn ku zûrtirîn rêja geştiyaran ji bakurê Kurdistanê welatê Tirkiya bi şêweyekê giştî û welatên diyên dewruber bînet nav parêzgeha Duhokê da an ku piştbestina xwe tinêl servan geştiyaran nekin yên ku ji parêzgehên naverast û jêriya Iraqê tinet nav parêzgeha Duhokê da her buzanî jî ev sala da dê demê çar heyvên destpêka ev sala da زیدتری 6,000 گشتیارین بیانی سردانا پارێزگەها دووکێ کریە ئەوە جی ئامارێکە جێ خۆشحالیەمەیەک و ئەفرێژە بەراورد گەل ساڵێن بۆری بەرەف زێدەبوونێ بەچوویە باشە ئەو ئامادەکاریانەی ئەو پلانانە چین کە بۆ نمونە گەشتیارێک دێتە دووک چی بۆ کراوە هەم لە ڕێنموویکردن هەم لە دەلیل هەم لە ڕەچاوکردنی کۆمەڵک شوێن بۆ بەتایبەتی لە ڕووی تەندروستیەوە چ ڕێکارێکتان گرتوۆتە بەر بۆ ئەوەی کە گەشتیاران هەست بە ئاسوودەیی بکەن کاتێک سەردانی دووهۆک دەکەن هەر گەشتیارێکی سەردانا پارێزگەها دووکێت کرد بەردەوام وەکو ڕێڤەبەریا گشتیا گەشت و گوزارە پارێزگەها دووکێژی و هەم بنگەهین گەشتیاریên پارێزگەها دووکێ و هاوینگەهên me پلانێکا باش دانن بۆیە چەندێ باشترین شێوە پێشوازی و خزمەتکردنا van گەشتیاران بهێتەکردن لەسەر ئاستێ ڕێڤەبەریا گشتیا گەشت و گوزارێ پارێزگەها دووکێ و ڕێڤەبەریên گەشت و گوزارێ حەزا ئاکرێ و ئامێدی و شێخان me چەندین تیم هەنێک و ئەف تیمە بەردەوام ji bilî helkeftan di hemî rojên dîjî da berdewam di erkê xudane û seredana van bingehên geştiyarî û havîngehan dikin boyê çendê bizanin aya ev bingehên geştiyarî li dîfmer corên mayên geştiyarî karê xwe encam den yan ne her bingehekê pêgîr jî nebîte li dîf yasayê seredarî gel têtekirin zêdebarî vê çendê me weko rêveberî hemahengiyeka baş di gel hemî saziyên diyên peywendîdarên mîriyên parêzgeha Duhokê heye zêdebarî vê çendê hemahengî me gel komala otêl û xwaringehên guzarî parêzgeha Duhokê her wisa komala geştiyar nasên Kurdistanê heye ji bilî vê çendê jî bi taybetî ez behs li helkefta bikim ew tîmên ji layê rêveberiya giştiya geşt û guzarê li parêzgeha Duhokê ve têne pêkînan li wan zalgehand rastiyên yên ku geştiyar têda tênet nav parêzgeha Duhokê da li wêrê av û şirînahî û rêberên geştiyarî jimarên telefonên rêveberiya giştiya geşt û guzarê li ser wan geştiyaran balav dikin boyê çendê ku her geştiyarekê têbînî yan pêşîniyar û bû çunek hebîtin peywendiyê bi tîmê me diketin belê cihê xweşhaliyê ye ku ji bilî van xizmetên zêdeyê bû têne kirin taybetî ez behs lê bikim li ser demê kabîna nehêya hikûmeta Herêma Kurdistanê hemî asankarî bû weberhêneran jî hatîne kirin ku di çarçovê yasayê da ev asankariya têne kirin ku roj bo rojê çêkirin û vekirin û bi cihînana projeyên niyên geştiyarî li parêzgeha Duhokê beref zêdebûnê da ye
کود اف سال دا زیادتری 10 بنگه نیه گشتیاری لپارزگاه دو که هاتی نوکرن اف بنگه گشتیاری جی وکرنا هر بنگه اکید بیت اگر کو رجا هاتنا گشتیاران بو پارزگاه دو که برف زیاده بونه و بچیتن بشوی که گشتی لپارزگاه دو که نزدیکی 900 بنگه این گشتیاری مولدای لپارزگاه دو که هنه هر وسط 250 هاوینگه و کو جهن سروشتی هنه مازنترین پروژه گشتیاری کل سالابوری لسنور قضا آمیدی النحیا دیر الو که هاد بو بکرن بکوش میزدتری 2 میلیارد دیناران که هر جلایه و برهنره که خلقی و دوره و هاد بو چه کرن او چندین پروژندی کل سالابوری هاد بو نوکرن و اف سالجی چندین پروژندی گشتیاری مازن سرانسری پارزگاه دو که قناغ جه اینان دانه هندکش وانا دو قناغ نیشان کرنه دانه جوانا کو اوتیل حجری اوتیل بری نکات قناغ نیشان کرنه دا با آنها خود دو سه هیون دهاتی دهتا وکرن و کویتات خدمت گشتیاران دا هر بنگه که نیه گشتیاری جی تهتا وکرن جبلی کو او خدمتا پیشکشی گشتیاران تهتا کرن به صدانیان به هزاران دلیون کاری جی بو گنجن و این پارزگاه دو که خلکن دورن جدا جدا این پارزگاه دو که لوان بنگه گشتیاری پیدا بوینه و باید جهی خواهر گرتنه باشە بە پێی ئەو پلان و نەخشە داڕژنەی کە باست کرد بۆ ئەمساڵ بۆ کەرتی گەشت و گوزاری ئەمساڵ کە چۆن پێشوازی لە گەشتیاران بکەن پێتوە بە تایبەتی لە ڕۆژانی جەژن ژمارەی گەشتیاران تا چڕادەیەک بەرز دەبێتەوە چۆن دەبێت بەراورد بە ساڵی ڕابردوو زیاترە وەکو پارە کەمترە چۆنە؟ بله وکو آمار هاتنا گشتیاران شوک گشتی بدرجه های سال 2022 کو نزدیکی 2,500,000 گشتیار و سردانکران سردان پارزگاه دو که کربو ات اف سال دا وکو برینو کجی من آماجه پیکری حتی دو ماهی حیوانی سان نزدیکی 800,000 گشتیاران سردان پارزگاه دو که کریه د جشن رمضان پیروز دا یا اف سال نزدیکی 75,000 گشتیاران سردان پارزگاه دو که کربو بله بو جشن قربانی کو نکه ام مجیلی دانانا پلان که باشیم پماهنگید گل سازین دین پیوندیدار و سازین گریدای کار گشت و گذاره خدا نم بنگه گشتیاری بو چند پلان که باش بهت دانان و اف پلان با آنها خود لروجا دوشنبه هفته دهاتی دجلای جناب رهبری گشتی گشت و گذاره پارزگاه دو که و هیت راگهاندن جبر کو جبلی راگهاندن آوان کار و چالاکی دجلای رهبری ما و انجام دان چندین کارندی نیدره دانه که اوجیدتوی کنگره روزنامه وانی داهنه راگهاندنو از باورم افکار و چالاکیه دبنم جه مفاور گرتنا هم خلق پارزگاه دو که خدا نم بنگه هنگ گشتیاری جیو هم گشتیار جیده خوشیه که جوان خدمت پیشکش جوان تینه کرن وارگرن بله برای سڕێوار محەممەد گوتە بێژە گەشت و گوزاری دوهۆک لە دوهۆکەوە لەگەڵ مابووی سپاس ماندومان کردیت